بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، لەوانی پێشوا باسی قەڵەویمان کرد، بەڵام نەمانزانی دەواازەی قەڵەوی لەکوێیە، لە گەدەوەیە. بۆیە ئەمڕۆ ئینشاڵڵا باسێکی گەدە ئەکەین، بزانین گەدە ئەو دەواازەیە، ئەو دەفرەیە کە وردە وردە نەخۆشیەکانمان بۆ داخڵەکە و دوایی پێوەی گیرە خۆین. هەموو لاشە چۆن بەدەست زمانەوە گیرە خوا لە قیامەتە، لە دنیاە بەدەست گەدەوە گیرە خوا. با بزانین خواردن بۆ ئەوە کراوە کە مەعیدە پڕکە یاخود هەدەفێکی تری لە پشتەوەیە. خۆشەویستانم، ئینسان بۆ ئەوە ناژی کە بخوا، بۆ ئەوە ئەخوا کە بژی. حەزەکەم ئەم مەفهومە لاتان ڕاست بێتەوە. ئەمە چەمکێکە ئەبێ هەموو مالی تێبگەین. ئینسان تەنها لە خواردن بەڵێ چێژ وەرەگرێ، بەڵام مەفروزە تاقە و پێداویستی خۆی وەرگرێ تاوەکو بتوانێت ژیانی بەردەوام بێ. ئەگەر لە مەلایدا ئەوە تووشی هەڵە بووە، بۆ ئەوەی کە بەردەوام بێ مەفروزە بخوا، نەک لەمە زیاتر. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دوعایەکرد بۆ خواردن کاتێ ئەی خواردی فەرموو الحەمد لله الذي أذاقني لذته. سوپاس بۆ ئەو خوایی چێژی پێبینیم لە خواردنەکە. چکە خۆشەویستەکانم هەندێک کەسەیە خواردنیان لە ڕێی تیوب و لە ڕێی سۆندەوە درێتێ، چێژی لە نابینن. هەندێک کەس هەیە زمانیان هەستەوەریتیان نەماوە. هەندێک کەس هەیە لە ڕێی کونێکەوە لەسەر مەعیدەیان خواردنیان پێدرێ. هەندێک کەس هەیە لە ڕێی وەرید و بۆری خوێنەوە پێیانە درێ. شووی خوا بکەن کە تۆ ئەی خۆی تو چێژەکە وەرەگری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باش لە مەحاڵیە بوو، ئەی فەرموو الحەمد لله الذي أذاقني لذته. کەس ناڵێت چێژ لە خواردنان نییە یاخود مەیکە. پێغەمبەری خوا فەرمی سوپاس بۆ خوای چێژی پێبینیم لە خواردنەکە. و ئەبقا فی قووەتیه، قووەت و هێز و پاوەر و ئینەرژەکەی بۆ هێشتمەوە، وزەی دامێ بۆ خواردنە. و ئەذهب عنی ئەذاه، زیادە و پاشۆڕۆکەی لێکۆڵ کردمەوە. ئەڵڵا لەم مەفهومە واتە خواردن بۆ چێژە، بۆ وزە و تاقە و پێداویستیە. ئەبێ پاشەڕۆکەشی لە کۆڵکەیتەوە، ئەگەر نا ئەبێ بە ژەهر و بەژان لە ناو سکتا و ئەبێ دەریکەی. کەواتە ئەمە فەلسەفەی خواردنە کە پێغەمبەری خوا کە خۆشەویستمان صلی الله علیه وسلم فێرمانەکە. بۆ ئێمە فروزە خۆشەویستەکانمان، ئێمە ورکپەرست نەبین، ئێمە خواردن بخۆین نەک بۆ ئەوەی کە حەزمان لە خواردنە، بۆ ئەوەی کە پێویستمان پێیەتی. هەندێک جۆر گەدەپڕکردن بۆ بە حاڵەتێکی دەرونی. ئینسانەکە هەتا مەعیدەی پڕ نەبێ، هەتا تێر نەبێ، ئیتر کۆڵ نادا. ئەمە پێوترێ جوعی نەفسی، پێوترێ برسێتی دەرونی. پەیوەندی بە برسێتیەوە نییە. ئینسانەکە هەر ئەبێ مەعیدەی دانیشێ نانەخوا لەسەر سفرەکە، دوای هەڵەسێم ڕموشێکەکە سەلاجەکە کاتۆ بزانێت چیتێ، ئەم جەنانێکی وشک و ئەنجامی و هەموو شێکا بەسەر ئەبێ ئەم مەعیدەیە پڕ بێ. سوێنی خواردەوە وەکو تەنکی بانزینە بێ، فولەکە گێچەکە فول بێ، ئەنجاوازی لێ بێنێ. مەعیدە بۆ نەکراوە خۆشەویستەکەم، گەدە بۆ ئەمە نەکراوە. گەر وا حاڵی بوویت ئەوە غەڵەت لە مەعیدە حاڵی بووی. زۆر جار مەعیدەمان گەدەمان بەدەست ئێمە گیری خواردەوە فەقیرە، نازانێت کەی خواردنی تیەکەی، نازانێت کەی بۆ هەڵسۆڕێنێ، نازانێت کەی بۆ هەزم کە، نازانێت کەی ڕژێنەکانی بڕژێ بەسەریا، نازانێت کەی کاتی ئیسراحەتی دێ. ئەم مەعیدەیە ئەبێ سێ شەفتە ئیشکە، ئەبێ بە 4 سەعات هەڵسۆڕێ. بۆیە ئێمە لەم مۆزوعات تووشی هەڵە ئەبین و تووشی شەهوەت و ئارەزووی خواردن نەبین. بەڵێ ئەمە بۆ خۆی مشکلەیەکە کە مەعیدە گیری پێوە ئەخوا، وەکو ئێمە چۆن گیر بەدەست نەفسمانەوە ئەخۆین. خواردنێکە بەسە زمانە تێپەڕێ، کە تێپەڕێ ئیتە تۆ چوزانی دوایی چییە. هەر چێژەکەی ئەو نییە کە لە زمان تایە. بە پەلەپەلیش قوتەی نایڵین مەمیلەکانی زمان چێشی لێوەرگرنی ئیسفادەی لێ بکەن. بە پەلەپەلێکی لەناو مەعیدەمانەوە هەر مەعیدەی ئەپەسێنینەوە بەسەریەکە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەمە مشکلەیەکە وەکو دایکە عایشەمانە فەرمێ فەرمی ئەوەل بەلاء حدثت في هذه الأمة بعد نبيها الشبع. فەرمی یەکەم بەڵا کە تووشی ئومەت بوو دوای مردنی پێغەمبەرەکە، یعنی گەورەترین بەڵا، گەورەترین مصیبەت هەڵگەڕانەوە نەبوو، نا، گەورەترین مصیبەت دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی بوو؟ تێری بوو. فإن القوم لما شبعت بطونهم سمنت أبدانهم. سبحان الله، دایکە عایشە چەند جوان وەسفێکە.
فێمێ خەڵک کە مەعیدەیان تێر بوو گەدەیان پڕ کرد لاشەشیان قەڵەو بوو کەواتە سەرچاوی قەڵەویەکە لێرانەیە ئەگاتان لێی بێ وریا بن نەخۆشیت ئەلە کاکتۆ من ڕاضەشەکەم باشە لە جاتەوەی کە ڕاضە بکەی ناتوانی کەم بخۆیت سوبحان الله ئەبێ بخوا دوایی لەسەری هەڵسوڕێ ئەبێ ڕازی بۆ بکە ئەبێ ڕاکە ئەبێ ئەم سەرۆسەر کا بەس بۆ ئەوەی کە ئیدی کەم بخۆ ئەتوانی کەم بخۆیت بەڵێ ئەتوانین بۆیە قورئان لە سێ کەلیمەیە ئەمی بڕیوەتەوە کۆتایی پێهێناوە کە هەموو توپ هەموو جۆرە خواردنێک لەم تەوەرەیە ئەسوڕێتەوە فەرمێ وەکولوا واشربوا ولا تسرفوا بخۆن و بخۆنەوە بەقەدەر پێداویستی لاشەی خۆتان بەڵام ئیسراف مەکەن واتە ئەو نەبخۆنەوە کە پشتان ڕاست بێتەوە سبحان الله ئەم دوو کەلیمەیە چەند جوانە کە بناغەی خواردن و خواردنەوەی داناوە بناغی علمی تەغزیەی داناوە بخۆ بشخۆرەوە هەموو پێداویستی خۆت وەرگرە هەموو چێژی خۆت وەرگرە هەموو ئاوی خۆت وەرگرە بیکەرە لاشەتەوە چیت پێویستە بەڵام زیادەڕۆیی مەکە زیادەڕۆیی ئەنیشێ کەڵەکە ئەبێ دوای باجەکەی بە قورسە دەیتەوە بۆیە ئەمە هەموو توبی تیا کۆکراوەتەوە خواردن هەر کاتێ بەم شێوەیە خورا خواردنێکی تەندروستە بۆیە تەندروستی خۆشەویستمانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ما عاب رسول الله صلی الله عليه وسلم طعاما قط إن اشتهاه أكله وإلا تركه قد بيغمري خوارخني لخواردين كرتوا حزي لي بو بيخواردوتي حزي شي لي نكرد بوازي لي هناو أما تشيو أما تشونو أما هم روجي أمو حزي لخواردني بدسي بو بردو حزي شي نبي واتلا شي بيبستي بو يخواردوتي نك نفسي بيبستي بو شهوة آرزو كاني حزي لي بو يخوش بيستكانم بيغمري خاصة سلام ليك جور خواردني نخواردوه يأكل ما جرت عادة أهل بلده چی خواردنیە لە منتەقەکەیان موجود بێ پێغەمبەری خوا لە هەمووی خواردووە هەمە ڕەنگیەکی کردووە لە خواردنە لە سەوزە خواردوێتی لە میوە خواردوێتی لە گۆشت خواردوێتی لە شیرینی خواردوێتی لە چەوری خواردوێتی لە شیر خواردوێتی لە هەنگووی لە هەموو ئەمانەی خواردووە پێغەمبەری خوا بۆی فێرمانکە لاشەمان پێویستی بە تەنویعە نەک پێویستە بەوەی کە لەسەر خواردنێک بمێنینەوە ژیر بخۆین بەڵێ خۆشەویستەکان بۆیە فەرمێ ما مەلە ابن ئادەمە وعاء شەڕ من بەطنی ئینسان هیچ دەفرێکی پڕ نەکردووە بەقەدەر ورگی موسیبەت بێ بەقەدەر ورگی خراپ بێ فەئین کانە لابودە جوان جۆ بگرن ئەگەر هەر ناچار بی هەر خۆ پێ نەگیرا یعنی چی یعنی لقەیمات یقیمن صلبە چەند پارویەک چەند دەنکە خورمایەک پشتە ڕاستکاتەوە بەڵێ وئین کانە لابود ئەگەر کورە هەر خۆی پێ نەگیرا و هەر حەزی لە خواردن بوو فثلث لطعامه حرب الزور فإن كان لا بد فاعلا هر خوي بينجيرا ثلث لطعامه يجلس سيبكا بي خوراك قدي ثلث لشرابه يجلس سيشي بكابا خواردنوا وثلث لنفسه يجلس سيشي بجيب يلا بوها ناسي بو او هوايك لبيني معدونا وبنشكا منيتوا او نيتير نكا زخت خاطر سیەکان و سەردڵ و هەناسیتون بێ لە تاوە بۆیە خۆشەویستەکانم ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە ئەگەر ئەمە ناچاریە یعنی یەک لەسەر سێی مەعیدە خواردنی تیەکی باقیەکی بەجێڵی ئاوێکی بەسەرا بڵێ ئاو مەفروزە بۆ ئەوەی کە هەویلێکی شلمان بۆ دروستکا بمژرێ مەفروزە ئاو لەگەڵ خواردنا بخۆیتەوە دواتریش کە ئینشاڵڵا کە دەرزەکانی داهاتوە باسیەکەین باقیەکی بەجێ بێڵی نەڵی بەخوا تا ئێرە هاتووە ها بەخوا تا ئێرەم تێکردووە یعنی سووریا چکیشت پڕەکەی لەمە بەڵێ ئەمە بۆ خۆی مشکلەیە کە بەڕاستی بەچی چارەسەرە بێ بەوەیکە ئینسان خۆی بگرێتەوە کۆنتڕۆڵی نەفس و ئارەزوەکانی خۆی بکە بتوانێت بە ڕۆژوو بێ بتوانێت ئەوەی کە حەزی لێیەتی نەفسی داوایەکە ئارەزوەکانی داواکە لێی گەڕێ و بەجێ بێڵێ بڵێ وا بزانە خواردم ناتوانیت فەرموو بە دیلی دووەممان هەیە تۆ پێتەڵێ چی تۆ پێتەڵێ ئەڵێ دکتۆر جان من حەپێکم بۆ بنووسە بۆی زەعیفم کە حەپێکم بۆ بنووسە بۆی کە سکم بچی ئیسفادە لە خواردن نەکەم ئێ باشە خواردنەکەم بەخۆ ئەڵێ بەخوا ناتوانم چارەسەر چییە چارەسەر ئەوەیە کە ئاچن چیەکەن ئەچن مەعیدەیان بچووکەکەنەوە یاخود باڵۆنی تیەکەن سوبحان الله بەدوای ئەم مۆزوعە چم شتێکی زۆر خۆشم بۆ دەرچوو ئەزانن باڵۆن کەی خەنە ناو مەعیدەوە بۆی کە ئینسان شتی پێ نەخۆری هەسکا شێر ناوسکایەتی و هەز بە برسێتی نەکا یەک لەسەر سێی مەعیدە ئاگرێ
بۆی کە دوو لەسەر سی تێکەن ئەزان ئەگەر بەمە چارەسەر نەبوو قارسی مەعیدەمان هەیە کە پێوتێ سلیف سێرجری قارسی مەعیدە زان چەند لەسەر چەنی ئەبڕنەوە لە سا 6 بۆ 8 مەعیدە ئەبڕن لە سا 20 بۆ 40 هێڵنەوە الله ئەکبەر ئەم مەعیدەیەک لەسەر سێ مێنێتەوە هەر ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ثلث لطعامه بەس بەشی خواردنەکەی هەڵێتەوە بۆ ئینسان ناتوانێت حتا قەرقەی نەباتەوە دوای ئەوە بەلایەوە ناڕەحەتە بۆیە ئەم داهێنانی کە دکتۆرەکانی ئەمریکا و جەڕاحەکانی ئەمریکا کردویانە ئەچێتەوە سەر حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بەشی یەک لەسەر سێی مەعیدەی هەڵنەوە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت خواردنی پێ بخوات بەڵێ خۆشەویستەکانم ئەسڵ وایە لە مۆزوعانەیە بچینەوە سەر چی بچینەوە سەر ئەسڵی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فێری کردوین کە ڕای هێناوین کە ئاراستەی کردوین تەندروستیمان وەکو تەندروستی خۆشەویستمان وابێ زۆرت بۆ هاو زۆر یەک لەسەر سێ بۆ خواردن یەک لەسەر سێ بۆ ئاو یەک لەسەر سێش بۆ نەفەس هەمووی مەکە بە خواردن دوای باجەکی قورسەدەی گەدە بۆ ئەو دروست نەکراوە گەدە کارێکی گەورەتی پێسپێراوە مەعیدەیە ئامادە کراوە بۆ ئەوەی کە پارێزگاری لە لاشە و لە تاقە و لە توانا و لە دروستبوونی تۆ بکە نەک بۆ ئەوەی کە بێ بە شەڵتەیەک بێ بە تورەکەیەک خواردن و پیسایی بە دوای خۆتانە ناوسکدا بکێشکی. السلام عليكم ورحمة الله وبركاته.